بە درێژایی مێژوو بارزانیەکان هەمیشە وەک پێکاتێکی سەرەکی شۆڕشەکانی گەلی کوردستان زۆرترین قوربانیان داوە. دەڤەری بارزان بەگشتی زۆرترین جار تووشی وێرانکردن و پاکتاوکردن بۆتەوە. پاکتاوکردن و کۆمەڵگوژی بارزانیەکان مێژوویەکی دووری هەیە، چونکە ئەوان هەمیشە هەڵگری مەشغەڵی شۆڕش و ڕاپەڕین بوون. بە درێژایی مێژوو دەڤەری بارزان لانکەی شۆڕشەکان بوو و هیچ کام لە دەسەڵاتە داگیرکەرەکان نەیانتوانیوە ئەم ناوچەیە داگیر بکەن. یەکەم قۆناغی پاکتاوی بارزانیەکان بۆ سەردەمی عوسمانیەکان بە تایبەتی ساڵی 1970 دەگەڕێتەوە. ئەو کات بارزانیەکان ئامادە نەبوون سەر بۆ دەسەڵاتی عوسمانی دابنوێنن، بۆیە عوسمانیەکان پەنایان بردا بەر ڕاگواستن و دوورخستنەوەی بارزانیەکان لە عێراق و تورکیا و زیندانیکردنی کەسایەتیەکانیان. دوای دروستبوونی دەوڵەتی عێراق جارێکی دیکە دەڤەری بارزان بوو بە لانکەی شۆڕش. ئەمە شوای کرد هێزە چەکدارەکانی فەرمانڕەوایەتی پاشایەتی بە هاوکاری هێزەکانی بەریتانیا پەلاماری دەڤەری بارزان بدەن و تەواوی گوندەکان و ناوچەکەیان خاپوور کرد. بە تایبەتی لە نێوان ساڵەکانی 1920 و ساڵی 1945 بە پاساوی سەرکوتکردنی شۆڕشەکانی بارزان جارێکی دیکە ناوچەکە دەکەوێتە بەردەم پەلامار و شاڵاوی دڕندانەی فەرمانڕەوایەتی عێراق. ئەمەش بوو بە هۆی دەربەدەربوونی دانیشتوانی ناوچەکە بۆ سنووری دەوڵەتی ئێران. دەڤەری بارزان لە سەردەمی دەسەڵاتی کۆماری عێراقدا چەندین جار تووشی ماڵوێرانی و پاکتاوکردن و ڕاگواستن بۆتەوە، بە تایبەتی لە ساڵانی 1960 بۆ ساڵی 1974 هێزەکانی عێراق باوکاری چەکدارانی خێڵەکانی سەربەدەسەڵاتی بەغدا پەلاماری ناوچەکەیاندا کوشتن و ڕاگواستنێکی زۆر دەرهەق بە دەڤەری بارزان کرا. بارزانیەکان بە درێژای 100 ساڵی ڕابردوو قوربانی زۆریاندا، بەڵام ئەم جارەیان بە تایبەتی لە دوای ڕێکەوتن نامەشرومەکەی جەزائیر لە ساڵی 1975 قۆناغێکی زۆر بەرنامە بۆ داڕێژرا و بۆ پاکتاوکردنی بارزانیەکان دەستی پێکرد. لە ڕاگواستن کۆچپێکردنی زۆرە ملێ جێبەجێکرا. ئەوە بوو لە ساڵی 1975 دانیشتوانی نزار و بەڕۆژ بۆ خواروی عێراق دوورخرانەوە. دواتر لە ساڵی 1978 گەڕێندرانەوە بۆ ئۆردوگای قوشتەپا لە نێوان هەولێر و کەرکووک. هەنگاوی دووەمیش لە ساڵی 1978 دانیشتوانی ناوچەکانی مزوری، شێروانی بۆ ئۆردوگاکانی هەریر، بەحەرکە، دیانا و کۆڕەتوو لە سنووری پارێزگای هەولێر دوورخرانەوە. دواتریش لە ساڵی 1982 دانیشتوانی شێروان مەزن لە ئۆردوگای زۆرەملەی سێبیران نیشتەجێکران. پرۆسەی ئەنفالی بارزانیەکان لە کۆتایی تەمموزی ساڵی 1983 دا دەستی پێکرد. زیاتر لە 8,000 بارزانی جینۆساید کران. سەرجەم پیاوان و کوڕان بە شێوەیەکی زۆر نامرۆڤانە لە خێزانەکانیان جودا کرانەوە و دوای گرتنیان بۆ خواروی عێراق گواسرانەوە و شەهید کران.